هەر کات وڵات کاربەدەستەکانی لە سەر و هەتا خوار و ئەم دوو سیفەتیان تێدا بوو وڵات ئاوەدان دەبێت میلەت دەحەسێتەوە. القەوی یعنی چی؟ یعنی سێ سیفەتی تێدا بێ کەفوئەن لەهو. القەوی معنەوە نییە مەلەستور بێ، چونکە جار هەیە تۆ لەسەر کۆمپیوتەرێکای پێویستی بە مەلەستوری و بازووی بەهێز نییە. القەوی مەبەستەوەیە کەفوئەن لەهو، ئەم ئیشە بۆ ئەم مرۆڤە شیاو بێ، واتە کەسی شیاو وەکو دەڵێن لە شوێنی شیاوە دانرا بێ. قادیڕەن عەلەیهی، تواناشی بەسەر کارەکەدا هەبێت، توانای بەسەریە هەبێ بتوانێت ئەم کارە ئەم پۆستە بەڕێوە بەرێ. سێمیان عالیمەن بیهی، زاناش بێ بەو بوارە، واتە ئیشەکە بۆ ئەم کەسە شیاو بێ، توانای هەبێ بە بەڕێوەی بەرێ. سێم زاناش بێ بە بواری ئەم ئیشە، زانای بوارەکە بێ. ئەمە پێی دەوترێت ئەلقەوی. الئەمین یعنی مؤتەمەنن عەلا عەمەلی، ئەو کارەی پێی دەست پێدرێ پێویستی بە چاودێری کامێرا نەبێ، پێویستی بە چاودێری وەزارەتی دارایی و چاودێری دارایی نەبێ، خۆی کەسێکی ئەمین بێ، کەسێکی بە ویژدان بێ، کەسێکی بە ئیمان بێ، بە ئەمانەتەوە کارەکان ڕاپەڕێنێ، بڕوای بە چاودێری خوا هەبێ. وەڵی هەر وەختێک وڵات کەوتە دەستی ئەمە ئەلقەوی ئەلئەمین، ئەوە دڵنیابن ئەو وڵاتە بەرەو پێشەوە دەڕوا، ئاوەدان دەبێ، میلەتەکەی خۆشگوزەران دەبێ، بە ژیانێکی سەربەرزانە بە تێر و تەسەلی دەژی. القەوی صفة تتعلق بالعقل، القەوی صفەتێکە پەیوەستە بە عەقڵەوە. الئەمین صفة تتعلق بالضمير، بەڵام ئەلئەمین صفەتێکە پەیوەستە بە ناخی مرۆڤەوە، پەیوەستە بە ویژدان و زەمیرەوە. کەواتە ئەگەر کاربەدەست عاقڵ بێ بەڵام بێویژدان بێ، عەقڵی چاک پێی دەشکێ، زۆر بە عەقڵ بە عیلم دەزانێ ئەم کارە چۆن دەڕوا بەڕێوە، بەڵام ویژدانی نییە، هیچ ویژدان و زەمیرێکی نییە، دڵنیابن ئەو وڵاتە کاول دەبێت. ئەگەر کەسێکی بە ویژدان بێ، کەسێکی بە زەمیر بێ، کەسێکی بە ڕەحم بێ، بەڵام عەقڵی لەو بوارەدا کار نەکە، عەقڵی بە کارەکە نەشکێ، شیاوی ئەو پۆستە نەبێ، بڕواتان هەبێ ئەویش وڵات وێران دەکات. بۆی ئیمامی عومەر چەند جوار دەیفەرموو اللهم إني أشكو إليك عز الثقة وجلد الفاجر. یا ربی خوایە پەنات پێ دەگرم، شەکوا دەکەم بمپارێزی لەوەی کاربەدەستەکانم یەکێک بن لەوانەی عەجز الثقة، ئەوەی کەوا جێی متمانەیە، ئەوەی بە ویژدانە، ئەوەی کە بە توانایە لاوازە، یعنی ویژداندارەکە ئەمئینەکە پاکەکە لاوازە، پێی بەڕێوە ناچێ. وەجەلەد الفاجری، بەڵام ئەوەی خائینە، ئەوەی ناپاکە، ئەوەی گەندەڵە، ئەوەی دزە، زۆر چالاکە، زۆر لەبلەبانە، زۆر خۆی دەباتە پێشەوە، زۆر خۆی دەگەێنێتە پۆست و پلەکان. فەرمی خوا لەوە بمپارێزە، پەنات پێ دەگرم، ئەمە ماڵوێرانکەرە. ئەوەی جێی متمانەیە، ئەوەی کەوا جێگەی سیقەیە، ئەوەی ویژدانی هەیە، نەتوانێت کار بگرێتە بەردەست، عەقڵێکی وای نەبێ بەڕێوەی بەرێ. بەڵام ئەو کەسەی کەوا خائینە و فاجیرە و خراپەکارە زۆر بە نەشاد بێ، زۆر بە عەقڵ و ژیری بێ، بەڵام هەرچی ویژدان و زەمیر بێنێتی، خۆیان بمپارێزە لەوەی کەوا کاربەدەستانم لەم جۆرە کەسانە بن، چونکە وڵاتەکە وێران دەبێ.